لە کاتێکدا حکوومەت 8500 دیناری دیاری کردووە بۆ هەر بوتڵێکی 28 کیلۆی غاز. بەڵام بەشێک لە بریکارەکانی غاز لە سلێمانی نرخی بوتڵێک غاز باگرانتر بە هاوڵاتیان دەفرۆشن، وەک ئەم هاوڵاتیەش دەڵێت 2 جارە بە 9000 دینار بوتڵی غازی ماڵەکەی پڕ کردوێتەوە. لەم گەڕەکەی بەنۆ پڕیەکەنەوە نەوەڵە خوان داواکەن خۆڵە بەنۆیە خۆی ئەڵە بەنۆی بەڵێ خۆی ئەڵە بەنۆی هەموو جارێت 2 جار پڕ کردێتەوە بەنۆ. لە سنووری سلێمانی 20 کارگەی بەرهەمێنانی غازی ماڵان هەیە کە هەر بوتڵێک بە 7500 دینار دەدەنە بریکاران و فرۆشیارانی غاز. ئەوانیش بە زیادکردنی بڕی 1000 دینار و فرۆشتنی بە 8500 دینار بە هاوڵاتیان کارەکەیان ئەنجامەدەن. نەخێر ئێمە گرانمان نەکردووە، ئەوە گرانیشی ناکەین. ئەوەی کە بریکارەکان بەنۆ یان بەنۆنی و دەگەینە دەست هاوڵاتیان خۆیان اختیارن لەوەی کە 9000 و نیو بن بەو بریکارانە. ئەوەی کە بووەتە هۆکاری گرانی غاز کە بریکارەکان بی لەوە بکەنەوە غاز بە گرانتر هەر بوتڵی 250-500 بخەنە سەر، کە ئەمەش بەدەرە لە ڕێکارە یاساییەکان کە لە ڕێگەی لە ڕێنمایەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان هاتووە، دەبێت هەر بریکارێک بۆ بوتڵێک 1000 دینار خێری بۆ وەربگیرێ. لە ئەگەری گرانفرۆشی لەلایەن بەشێک لە بریکار و فرۆشیارانی غازەوە بە زیاتر لە 8500 دینار ئەوە لەلایەن لیژنەی تایبەتمەندی قایمقامێتی سلێمانیەوە لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت و دەدرێتە دادگا. ڕۆژانە لە بەیانی زووەوە سەردانی کارگەکانی غازەکەین، هەروەها چاودێری بریکارەکانی فرۆشتنی غازەکەین لە گەڕەکەکانە، هەم لە ڕووی کوالیتیەوە، هەم لە ڕووی کێشی بوتڵەوە، هەم لە ڕووی نرخەوە. وەکو نرخ بۆ هاوڵاتی کە لە بریکاری وەرئەگرێت بە 8500 دینارە و هەر بریکارێک لەو نرخە زیاتر وەربگرێت لە هاوڵاتی بە دڵنیای و ڕوبەڕووی ئیجراعاتی یاسایە بێتەوە بە پێی ڕێنمایەکان. ئێمە وەکو لیژناوەشکانی قایمقامێت سوڵەی سەرپێچی بۆکەین، پاشان لێ لەلایەن لیژنەی باڵا بەرز قایمقامەوە بڕیارە درێ غەرامە ئەکرێت یا ڕوبەڕووی دادگا ئەکرێتەوە. دانانی نرخی 8500 دینار بۆ هەر بوتڵێک بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان دەگەڕێتەوە، بۆیە هەر بریکارێک زیاتر لەو نرخەوەر بگرێت بە هەر بیانوێک بێت ئەوە ڕوبەڕووی سزا دەبێتەوە. بەڵام لە ئەگەری هاوکاریکردنی و پێدانی بڕێک پارەی زیاتر لەلایەن هاوڵاتیەکەوە لەسەر خواستی خۆیان ئەوە هیچ سزایەک نایگرێتەوە. ڕێزان محەممەد، کورسان نیوز، سلێمانی.